بینەرانی بەڕێسڵاوتان لێبێت و ئەم کاتان باش لە هەفتە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ تەرخان کراوە بۆ تێکۆشەرە دێرینەکان. ئەمڕۆ لەم بەرنامەیە قسە لەسەر ڕۆڵی پێشمەرگە و ڕۆڵی ڕێخستن و ڕۆڵی پاڵەوانەکانی زیندانی بەعسەکەین. لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول حکومەتی بەعس زۆر بە بغورایانە و ئەیوت ئەگەر بێت و دارخورما لەسەر سەری ئێمە بڕوێت شۆڕشی کوردی جارێکی تر لە چیاکان سەرهەڵ ناداتەوە. ئەمە قسەی سەدام حوسێن. بەڵام دوای کەمتر لە ساڵێک لەم قسەیە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و شار دەستی پێکرد. لە ناو شار لە بەغدای پایتەخت کوڕان و کچانی یەکێتی ڕێخستەکانی یەکێتی چالاکیان ئەنجامەدا. لە ناو شاری سلێمانی و لە ناو شاری کەرکووک و شار و شارشکەکانی تر کۆڵان بە کۆڵانیان کردبوو بە سەنگەری بەرگری. لە شاخیش پێشمەرگەکانی یەکێتی دەیان داستانی قارەمانانەیان تۆمار کرد. ئەو داستانانە ئەگەر ئێستا بکرێن بە فیلم ئەبن بە فیلمێک کە لە ئاس فیلمەکانی هۆلیوودا بێت. فیلمەکانی ئەوان زادی خەیاڵە، بەڵام فیلمەکانی ئێمە زادی واقعی شۆڕشگێڕی کوڕان و کچانی ئەم میلەتەن. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دوو شۆڕشگێڕ دوو تێکۆشەری دێرینمانە بێت. ئەوان چیرۆکەکانی قارەمانەتی پێشمەرگە و ڕێخستنەکانی ناو شار و پاڵەوانەکانی ناو زیندانی بەعس بۆ ئێوە دەگەڕنەوە. ئەوان باسی ئەو دروشمە ئەکەن کە دەیوت کەم بژی و کەڵ بژی. سفين لبن داوية شكي لبن نهاية يجدي نشتماني يجدي لە 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم حیزبە
سەدان سروەری بۆ خۆی و بۆ گەلەکەی تۆمار کردووە. ئەم حیزبە لە ڕابردوودا توانی شۆڕشی کورد بگێنێتە کەناری ئارامی. بینیمان لە ڕاپەڕینی 1991 بە هاوبەشی لەگەڵ حیزب و لایەنەکانی تر توانیان کوردستان ڕزگار بکەن، دواتر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن، دواتر لەگەڵ هێزە عێراقیەکان حکوومەتی بەعسیان ڕووخان. ئەم هێزە ئێستا سەرکردایەتێکی نوێی هەیە. سەرکردە نوێەکان پەیامیان هەیە بۆ جەماوەری کوردستان. فەرموو بە پێکەوە بیبینین. ئەم یادە یان پاش کۆنگری چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دێتە ئەرەوە، ستراکچەرێکی تایبەت، بەرنامەیەکی تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دیاری کراوە، پەیڕەوێکی ناوخۆی تازە بۆ یەکێتی دیاری کراوە کە لە کۆنگەر پەسەند کراوە، تەواو جیاوازە لە 3 کۆنگری پێشوو و لە هەموو مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 75ەوە تا 92. ئەم یادە لە ژێر دروشمی نوێبوونەوەی یەکێتیە ئێمە یادی ئەەکەینەوە. پێمان وایە دەرفەتێکی بەردەمایە لە سای ئەم سەرکردایەتە تازەیە بۆ ئەوەی بتوانین کەم کوڕەکانی یەکێتی کە لە ساڵانی پێشوو لە ئەرادا بوون چارەسەر بکەین، بەرنامەی تازە دابنێت کە گونجاوتر بێت لەگەڵ ئەم سەردەمە. لە ساڵ یادی دامەزراندین یەکێتی نیشتیمانی کوردستاندا من سڵاو و درود ئەنێرم بۆ ژیانی پاکی شەیدەکانمان، هاوڕێ شەیدەکانمان کە ئەم ڕۆژگاریان بە خوێنی خۆیان بەدەستهێنا و سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو کەس و کارە سەربەرزەکەیان و دڵنیام لەوەی کە هەمومان هەم ئێمە کە هەموو تەمەن و ژیانی خۆمان لە پێناوی بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستانە بەسەر بردووە و شەیدەکان و هاوڕێکانمان لە پێناوی شەید بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی خەڵکی ئەگەر بەشێکیش لە شتەکانیان لەم لا لەولا بڵێن نەوعێ لە لادان هەبوو بێ لەوەی کە ئێمە لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕابردوومان و پێش ئێستام و ئێستامان ینی کارەکەین بۆی ئەم ئەنجومەنی سەرکردایەتیە بۆی ببینەوە یەکێتی نیشتیمانەکەی جاران و ببینەوە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێمە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە هەموو خەڵکی کوردستان ئەو مێژوە زۆر باشە زانن کە مێژوویەکە بە خەبات و قوربانیدان و بە ژوورەکانی تەعزیب بە ڕۆژە ڕەش و سەختەکانی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان شانی داوەتە بەر کوردایەتی و درێژەی بەو خەبات و تێکۆشانە داوە تاکو و هاتینە ئەوەی کە بەشێ لە ئاواتەکانی خەڵکی کوردستان بەدی بێنین. دڵنیام لەوەی کە خۆشمان و خەڵکیش ڕەنگە ئەوەندە هین نین، یعنی بڵێن 100% ڕەنگە لە وەزعی خۆمان و حکومڕانی خۆمان و شێوازی حکومڕانی خۆمان زۆر بڵێن تەواو ڕەزامەندی تەواو نەبین بۆی هەمومان کار بکەین بۆی کە ئەو حیزبانەی کە لە کوردستانە ئێمە وەگەشێتی نیشتیمانی کوردستان کە وەسیلەی بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستان بووینە هەر وەسیلە بین، نەک ببینە غایە، ببینە ئامانج لە پێناوی حیزبەکەی خۆمان و هەموو حیزبەکانی ترا ئیتر خەڵکی کوردستان بەلاوە بنین، بەڵکو ئێمە ئەمانوێ بگەڕێنەوە ببینەوە ئەو حیزبەی کە لە سەرەتای دروستبوونیەوە کە ڕابەری گەورەمان جەنابی مام جەلال ڕابەرایەتی کردوینە و بەڕاستی فێری ئەوەی کردین کە دەبێ ئێمە بۆ یەکەمین جار کە تەعەدودێت لە کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوردوێتی دیموکراسیەت لە کوردستانە یەکێتی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگی دیموکراسیەتی ڕشتووە و پیادەی کردووە ئازادی بە هەمان شکڵ و بە دڵنیاییەوە دەبێ ئێمە هەموو قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەڕێنەوە سەر ئەو ئامانجە دیاری کراوانەی کە لە ڕابردوو هەمان بووە کە خزمەتکردنی خەڵک، ئازادی بۆ خەڵک، ژیان و گوزەران بۆ خەڵک و داهاتووی خۆش بۆ گەنج و لاوەکانمان. بە بۆنە 1/6 ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم. هەروەها لێرەشەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی
تێکڕای کوردستان و هەروەها بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دانوێنم ڕێز و خۆشەویستیم بۆ کەس و کاریان هەروەها بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ کەم ئەندامان بۆ زیندانیانی سیاسی. سەفین لە بن دێویەکێکی لە بن نایە. بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەمان پێدا لە تەوەری بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ڕۆڵی تێکۆشەرە دیرینەکانەکەین. یەکێک لە تێکۆشەرە دیرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکێک لە ڕێخستن و پاڵەوانەکانی زیندان بەڕێز مامۆستا محموود قەراقیە کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا ئەم کاتە باش. هەموو کاتێک من پێم خۆشە ئێمە و بینەرەکان بگەڕێنەوە سەردەمی کاری ڕێخستن و ڕێکخراوی لە ناو شارەکانە. ئەو کات کاری ڕێخستن چۆن بوو؟ چۆن کارتانە کرد؟ بەڵێ ئێمە تا ساڵی 75 پێشمەرگە بووین. بەڵێ ویستیشمان لە دەرەوە نەگەڕێنەوە بە شێوەی پارتیزانی بمێنینەوە. ئەو کاتە کۆمەڵی مارکسی لینینی کوردستان لە ساحەکە بوو و چەند ڕۆژێکیش ئێمە لە تەوێڵە ماینەوە وەکو من وەکو شەخسی چاوەڕێەوەمان کرد کە بتوانین مەفرەزەی پارتیزانی دروست بکەین و هەتا برادەران شەهید ئەمین پۆڵا بەڕەحمەت بێهات قسەی لەگەڵا کردم وتی تۆ مەفرەزەیەکی باشت لەگەڵا ئەگەر بمێنیتەوە و بە تایبەتی بۆ ناوچەی قەرەداخ. بەڵام دوای 3 ڕۆژ هاتەوە وتی وەزعەکە خراپ زۆر خراپ بووە و ئەم بارودۆخە ناگیرێتەوە بەم شێوەی ئێستا لەبەرەوە چینەوە شارەکان و دەست بە خەباتی ناوشار و خەباتی خۆمانەکەین. ئەوە بوو من تا 26 ئازاری ساڵی 75 لەوێ مامەوە، بەڵام لەسەر ئەوەی نەژمامەوە لەسەر ئەو وعدە، بەڵام ترەوە هیچ نەکرا. گەڕاینەوە بۆ شارەکان. کە گەڕاینەوە من یاعادە کرامەوە بۆ دەربەنی خان مامەسا بووم لەوێ. ئەو سەردەما ساحەکە زۆر چۆڵ بوو. بەعسیش بە تەواوی هار بوو لەو خەڵکە، یا بڵێن شووری لێڵ کێشا بوو. خەڵک بێ ئومێد بوو، خەڵک زۆر ناومێد بوو، نەگەر بێ ئومێد بوو، هەر ناومێد بوو. و بە جۆرێکی وا ئەوانیش سەیتەریان کردبوو کە یانویست هەتا لە شیعارەکانیان یانیش دار و بەرتوون بە بەعسی. زوڵم و زۆرێکی زۆریانە کرد عەلە بەڵێ وعد و وەعید، وعدیشان بە خەڵکەدا کە ژیانیان پارێزراوە، ڕزقیان پێش پارێزراوە، وەزیفەی باشیانە درێتێ ئەمانە. بەڵام ئێمە بەو بارودۆخە خراپە ڕازی نەبووین.
ئەوە بوو جەنابی مام جەلال لە دیمەشقەوە سەرکردایەتی کۆمیتەی یا بڵێن کۆمیتەی دامەزرێنەری کرد، دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان و لە ڕادیۆی ئەو کاتەی دیمەشقەوە خوێنرایەوە بەیانەکە کە بەیانەکە خوێنرایەوە هیوایەکی باشیا بە ڕێخستنەکانی کۆمەڵی مارکسی لینینی کوردستان و خەڵکانی تێکۆشەر و خەڵکانی نیشتمان پەروەر و ئەو پێشمەرگانش کە گەڕابوونەوە. ئەوە بوو ئێمە ئێتر لە دوای ئەو تاریخەوەکو یەکێتی نیشتمانی کوردستان دەستمان بەکارکردن کرد و ڕەفیقەکانی ئێمە مەجموعەیە برادەر بوون. شێوازی کارکردنەکەتان چۆن بوو؟ ئەرز بکەم شێوازی کارکردنەکەمان تا ڕادەیەک فەردی بوو. بۆچی فەردی بوو؟ ینی ڕەنگە بە پرسیاری فەردی دەبەر زەبر و زەنگی بەحث ئەویش هەمووی نا بەشێکی فەردی بووە. ئەگناوەکو ڕێخستنەکانی ئێمە لەسەر ئاساسی کۆمیتە و کۆمیتەی ڕێخستن و ڕێکخرا و نانی ئامانجەکە ئەوە بوو ئەگەر بێت و کەسێک کەشف ببێت بۆ ئەوەی خەڵکانی تر پارێزراو بن. بەڵێ بەڵام ئەوە تا سەردەمێک لە سەرەتاوە بەو شێوەیە بوو ئەگنا بەو شێوە نەمایەوە ڕێخستنەکانمان زیاتر فراوان بوو. شخصی من شوێنەکەم دەربەنی خان بوو. دەربەنی خانی جێکێ بوو لە شوێنە داخراوەکان بە نیسبەت حکومەتی عێراق و ڕژێمی بەعسی ئەو کاتە بەعسێکی زۆریان هێنایە شارەکانەوە بە تایبەتی ئەو شاری ئێمە ئەیان هێنان خزمەتی مزاعەفیان بۆ حسابەکردن بیان خەڵکن بە بەعسی ینی بەعسیەکانیان هێنان لە جنوبی عێراقەوەیان هێنان لە تکریتەوەیان هێنان لە موسڵەوەیان هێنان لە هەموو شارەکانەوە. ئەمانە بەربووبوونە گیانی ئەو خەڵکە هەم منەزەمەی بەعز هەم دایرەی ئەمنی بەعز هەم ئیستیخبارات و مخابراتی بەعز یعنی زەختێکی زۆریان خست بۆ سەر ئەو شارە. بەڵام ئێمە بەهۆی ئەوەی ڕابردوویەکمان هەبوو لە ڕێخستن و لە کوردایەتی و لە خەڵکە باشەکانیشمان ئەناسی لە سەرەتاوە ئێمە دەستمان بە ڕێخستنەکان کرد لەوانەی کە تەمین بووین لیان. مەسەن لە دەربەنی خانە مەجموعەیە برادەرمان هەبوو هەموو لە دەرەوە پێشمەرگە بوون و هاتبوونەوە خەڵکی ڕۆشنبیریش بوون و خەڵکانێکیش هەبووە لە شارەکە بوو خەڵکێکی تێکۆشەر بوو بەڵام سەری بۆ بەعس و ڕژێمی بەعز دانەنەواند بوو. لەوانەوە دەستمان بە ئیشکردن کرد و توانیمان ڕێکخراوێک دروست بکەین. ڕێکخراوەکە یەکەم جار فەردی بوو بەڵام لە دواییان ڕێکخراوەکە بووە ڕێکخراوێکی بڵێن گروپێک و گروپەکە قیادەی ڕێخستنمانە کرد لە من ڕێکخراوەکەم دامەزران ڕێکخراوی زمران کۆ بوو. کاری ئێوە زیاتر چی بوو مامۆستا محمود؟ کاری ئێمە یەکەم ڕێخستن بوو تابیەی جەماهیری بوو. حملەی دیعایی بوو حملەی دیعایی بوو بۆ پێشمەرگە ئەمانە پرس نەبوون مەبەستم ئەوەیە ئەنی تۆ لە کەش و کەشێکە کە بۆ شوێکە باسی کرد حیزبی بەعس لە هەموو شوێنەکانە هەبووە خەڵکی لە جنوب بۆ هێناوە و وای کردووە لە بەبەردەوابی لە هەموو شوێنەکە تاواجودی هەبێت ئەو کاری ئەکرد بۆ بەعسی زۆر ڕەندە بوو. ئیشی ئێوە لەو کاتا قورس نەبوو کە ئیشی ئێمە قورس بوو بە تاکید چونکە ئێمە کە مەفرەز سەرەتایەکانیشمان دروست بوو لە منتیقەی قەراخ و لە منتیقەی شەمێران و پشتا ئێمە داعمی ئەوانمانە کرد بە دەرمان بە داو دەرمان و بە داعمی مالیش و بە معلوماتیش چکە ڕژێمی بەعز ئەو کاتە بە جیشێکی زۆرەوە ئەوان پیانەوە عەمەلی تەمشید یعنی چەند فیرقەیەکی عەسکەری ئات پەلاماری هەموو منتیقەی قەراخ و گەرمیان و سەنگا و مەفرەزەکانی ئێمە پێش وەخت ئاگادارمانەکردن کەوا ئەمانە بە معلوماتمان وەرەگرت بەهۆی برادر و ناسرا و ئەو شتانەی خەڵکانێکیش هەبوون هەر ئەیانویست دۆستایەتی شۆڕش و یەکێتی نیشتمانی کوردستان بکەن. بەڵام بە تایبەتی ڕژێمی بەعز زیاتر دەستی تون کرد و مخابەرەتەکانی زیاتر کەوتنە کارکردن دوای یەکەم بەیانی یەکێت دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان و گەڕانەوەی جەنابی مام جەلال وە ساحەکە چکەوان حسابی زۆریان لەسەر جەنابی مام جەلالی ڕەحمەتیە کرد وەیتر شۆڕشەکە ئەگەر لە سەرەتایشەوە زۆر ئەهمیەتیان پێ نێدا بەڵام لە دوایی ئیتر زۆر ئەهمیەتیان پێدا و حسابی تایبەتیان بۆ کرد. بەڵێ
ئێوە پەیوەندیتان لەگەڵ ڕێخستنی شارەکانی ترا هەبوو لە دەربەنی خانەوە؟ ئێمە لە دەربەنی خۆی لە سەرەتاوە ئێمە مەجموعەیە بوون گەڕابوونەوە مامۆستا جەمال تایر بەڕەحمەت بێ کاک حەمەد چاوچین کە لەقەبەکەی وەسا ڕەسوڵ بوو خەڵکی شاری سلێمانی بوو ئیشتە بەڕەحمەت چووە و هەروەها عەبدوڵای حاجی سەعید و لالۆ پێنجوێنی هەبوو عەبدولخالق هەورامی هەبوو هەڤاڵ حەمەڕەشی هەبوو پیاوانە و تاڤاڵ شێرکۆ و مەجموعەیە برادەری زۆرمان هەبوون ئەمانە لەناو شاری سلێمانیا ئیشیانە کرد و فترەیە کاکە حەمەد چاوشین مەسئولی کۆمیتەی ڕێخستنی ناوخۆی هەموو هەرێمی کوردستان بڵێن هەموو کوردستان بوو و دوایی مامۆستا جەمال بوو بە مەسئولی ڕێخستنی ناوخۆ و لە دەربەنی خان پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوانە بوو و لە دەربەنی خان ئێمە گەشەمان کرد ڕێخستنەکانمان گەشەی کرد لە ڕێگەی هەندێک برادەرمانەوە مەسەلەن وەکو عەدنانی حەمەی مینا وەکو مەلا ئەحمەدی گەرمیانی بەڕەحمەت بێ شەهید بوو لە ڕێگەی مامۆستا عەلی پەرلەمانەوە ئێمە ڕێخستنەکانمان گەشەی کرد بۆ کەلار و بۆ کفریش یعنی ڕایەڵەیەکی باشمان دروست کرد لەو شارانەشە ڕێخستنەکانی ئێمە زۆر گەشەی کرد و بەهێز بوو و ڕێخستنی شارەکانیش تەمان هەر بەهێز بوو و بە تایبەتی کە شەڕی ئێرانی عێراقیش دەستی پێ کرد ڕژێمی تر زیاتر کەوتە هەوڵدانی ئەوەی کەەوە هەم شۆڕش بەهێز بوو مەفرەزەکان بەهێز بوون لە ناوشاری شا عەمەلیاتی پێشمەرگانەی زۆرە کرا چ لە دەربەنی خان چ لە سلێمانیەوە چ لە شارەکانی تر ئەمە کارێکی وای کرد ئەوان زیاتر چاو بکەنەوە و هەندێک جار ئەمان هەڵسن بە گرتنی جەماعی خەڵکێکی زۆر بگرن بەبێ ئەوەی بزانن هەر ئەوەی شوبهەی لێ بکەن و خەڵکێکی زۆریش هەبوو خەڵکێکی لەگەڵ ئەو هەموو خەڵکە باشەی کە هەبوو بەڵام خەڵکانێکیش هەبوون خۆفرۆش بوون و ئەوە ئەوان و جاش و مامۆستا مەحموود ئەوترێت کاری پێشمەرگە زۆر ئاسانتر بوو لە کاری ڕێخستنەکان یعنی لەبەرەوەی پێشمەرگە لە شاخ بووە لە دەرەوەی دەسەڵاتی حیزبی بەعەز بووە لە شەڕێکا بووە دژمنەکەی لێ دیار بووە بەڵام ئێوە هەمیشە لە ژێر چەپۆکی ئەوان نابوون و کارەکانتان هەمیشە مای مەترسی بووە هەم بۆ خۆتان و هەم بۆ کەسوکار و خێزانەکانیشتان وەڵی کاری پێشمەرگانە قورس بوو بڵێ کاری پێشمەرگان ئەو کەسەیە بوو بە پێشمەرگا خێزانەکەی کەسوکارەکەی هەمویانە گرتنیان ناردن بۆ ناسریە و سەماڵە و لێ من مەبەستم لە شێوازی کارەکەیە بەڵام کاری بەڵام پێشمەرگەش ینی ئێمە دەوری پێشمەرگە ینی دەوری خۆیان بینێ پێشمەرگە ئیسراحەتیان نەبوو بڵێ چونکە هەموو ڕۆژێ ئەمە فاریزی حکوومەت بە قووەتی زۆرەوە بە فێرقەوە بە فەیلەقەوە پەلاماری ناوچێکی و قەراخیانەدا پەلاماری منتیقەی پشتیانەدا پەلاماری شارباژێڕیانەدا یعنی دار و بەرد و بنەبنجکێکیشیان نایەشتەوە بێگومان سەرانسەری کوردستان بوو بە شوێنی خەباتی ئەوان و بە سەدان سەرکردەمان شەهید بوو بە سەدان بە هەزاران پێشمەرگەمان شەهید بووە بن مەبەستم زیاتر ئەوە بوو کە کارەکەی ئێوە مەترسیەکانی ئەوە بوو کە ئێوە لە هەر لە حەزەیەکە مەترسیتان لەسەر بوو بەڵام ڕەنگە ئەوان تەنها لە کاتی شەڕەکانە کە ڕوبەڕوو ئەبوون مەترسیەکە لەسەر ئەوە بوو مەبەستم زیاتر مەترسیەکەیە بەڵام ئەوانیش ئیسراحەتیان نەبوو بەڵێ وایە چونکە سوپای عێراقی سوپایەک نەبوو اینجا جاش و خۆفرۆشێکی زۆریش هەبوو و سوپاکەش سوپایەکی بەهێز بوو لەبەرەوە ئەوان ئیسراحەتیان نەبوو نەیانتوانیەوە شەوێ لە شوێنەکە بمێننەوە ڕۆژێ لە شوێنەکە 10 سعات بمێننەوە 4 سعات بمێننەوە چوونەتە سەریان بەڵام لە ناو شارە مهمەی ڕێخستنی ناو شارە ئەوە بوو یەکەم تەعبیەی جەماهیری بوو جەماوەری بووە بۆ پشتیوانی لە شۆڕش و ئەو پشتیوانیش کراوە لایەن جەماوەری خەڵکی بە شەرەفی کوردستانەوە و دووەم ناردنی دا و دەرمان بوو سێهەم چاوساغی بۆ پێشمەرگە کە بێتە ناو شارەکانەوە یا بچێتە سەر مەعسکەرەکان و چالاکی بکات خاڵێکی تر پێشمەرگەی ناوشار بوو پێشمەرگەی ناوشار بە زۆری لە ڕێخستنەکانی ناوشارەوە سەرپەرشتی ئەکران مەسەلەن بۆ نمونە ئێمە ڕێکخراوێک بووین بەڵام ڕێکخراوەکەمان پێشمەرگەی ناوشاریشمان هەبوو و دەستیشمان لە دوژمنەوەشان و دەستی کاریگەریشمان نێوەشاند بوون لە کاتی خۆیان لەبەر ئەوە ئەوان زۆر تەرکیزیان چەندێ لەسەر پێشمەرگە بوو
ئەوەندەش لەسەر ناو شارەکان بوو بێگومان چکە ئەوان زۆر لە ڕێخستنی ئەوترێ زۆر جار کە لوتیان ئەشکا هێزی پێشمەرگە زەبریلی ئەوەشاندن ئەوان لە ناو شارە زۆر دڕنتا بوون جاوە توانین نمونەیەک ئەوە بە تاکید وابوو نمونەیەک لەسەر ئەوە بێنینەوە کە شەڕی ئێران عێراق دەستی پێکرد و پێشمەرگەش بەهێز بوو ئەو کاتە لە ساڵی 79 ئەوان چیان کرد مەسەلەن بەنسبە شاری سلێمانیەوە پێشمەرگە شەو نەبوونێ ناو شاری سلێمانیەوە ڕێخستن و پێشمەرگە ئەیان توانی هەموو شتێ بکەن لە شاری سلێمانیە دژی دام و دەستگاکانی ڕژێمی باس دژی معسکراتیان دژی ئەمنیان دژی خۆفرۆشەکان ئەوان هاتن چیان کرد مجموعەیە خەڵکی زۆریان لەم سلێمانیە گرت 28 کەسیان لە شەو ڕۆژێکا گرت کە خەڵکی ناسراوی شاری سلێمانی بوون وەکو مامۆستا مەحموود عیزەت وەکو حەمەی موبێلا وەکو براکانی شەید جەمال ڕەش هەردوو براکەی وەکو کوڕەکانی کۆخا عەبدوڵڵا مەغدید و دارا و هەروە وەکو کەمالی عەلی وەکو مجموعەیەکی برادەری ترکە ێستا ڕەنگە ناوەکانیان نێتەوە فکرم 28 کەس بووین بە ڕەحمەت بە سەرداری قالەبەراز ئەوانە مجموعەیە بوون هەموو گیران مجموعەیەکیان سیاسی بوون و گومانیان لێ کرد مجموعەیەکیشیان گومانی وایان لێ کرد پێشمەرگەی ناوشار بن بەڵێ کە هەردووکی هەر مەترسیەکی گەورە بوو لەسەر ژیان بەڵێ لەبەر ئەوە ئەمانە منیش یەکێک بووم لە ناو ئەوانە ئێمە یەک شەو لە سلێمانیا ماینەوە بەڵێ ناردینانە هەیئەی تاقیقی خاصە بەڵێ لەوێ 6 مانگ ماینەوە دوای ناردینانە ئەمنی عامە لەوێ 2 مانگ ماینەوە لە نەتیجەی اعتراف نەکردن بەڵێ هەر 28ەکەمان ئازاد کرین بەڵێ من پێم خۆشە باسێکی ئەوە بکەین لە زیندانی بەعەس لە کاتی تحقیق و ئەوانە چۆن تەعاملتان لەگەڵا کرا باسێکی بەداخۆ ئەنی دڵنیام ئەو ڕۆژانە هەموو ساتەکانی ناخۆش بوون بۆ ئێوە ناخۆشە کە ئێستا ئێوە بگەڕێنەوە بۆ کاتە بەڵام گرنگیشە بنەوەی ئێستامان بڵێن ئێمە هەزاران پاڵاوانی ئاوامان هەبووە هەتا ئەم ڕۆژیان بەدیهێناوە وڵی من نمونەیەکە بۆ بێنمە من 2 جار تەوان زیندانی کراوم جاری یەکەم لە هەفتەی 5/79 بوو لە نەتیجەی ئەمەلەیەکیشمان کرد ئێمە بۆ بە سزاگەیانی ملازم محسین بەڵێ لە دوای شەهیدکردنی شەهید سیروان تاڵەبانی و هاوڕێکانی بەڵێ چکە شەهید سیروان زەربەیەکی گەورە بوو لە ناوچەی شارە زۆر کە لە شۆڕش درا قارەمانێکی بێوێ نەبوو ڕەفیقەکانیشی بە هەمان شێوە بوون حەسەن خاوێ و عەلی چەلەبی و مجموعەیە برادەر بوون هەموو شەهید بوون لە تۆڵەی ئەوە ئێمە ویستمان عەمەلیە بکەین لە شاری سلێمانیا و عەمەلیەکەمان بەداخەوە بەهۆی خۆفرۆشێکەوە کە ئێستا بە سزای گەلگێ هەر ئەو کاتە دوای ماوەیە بە سزای گەلگەیاندرا بەڵێ عملیەکە کەشف بووە ئیگنام لازم محسین لە بەرخانەقای سلێمانیا لە سەرۆپیەخانەیەکە بە سزای گەل ئەگەیاندرا بەڵام بەداخەوە ئێمە 2 پێشمەرگەمان شەهید بوو المهم ئێمە لە یەک ڕۆژە لەگەڵ شەهید مامۆستا جەمال تایرای گیراین بەڵێ و کە بردینیانە ئەمنی سلێمانی زۆر چاوەڕاویان لێ کردین چونکە بەیانەوت ئەوە مەحموود گیراوە و شتی لە سەروتی بە بنیشیانەوتەوە جەمال گیراوە و یەک قسە لەسەرەکە کە بەرەو ڕوویان کردینەوە هەردووکمان هاوارمان کرد کە ئێمە نە اعترافمان کردو نە هیچمان هەیە و نە هیچی ژێ اعترافی لەسەر بکەین لەبەر ئەوە ڕۆژی پێنجشەمە بوو لە بیرمە ئێمە تا شەوی چوارشەمە هەرچی تەعزیب هەیە کردینە تعزیبەکانیان چی تعزیبەکانیان مەسەلەن ئەوە لێدانێکی بێمەعنا هەبوو بە هەموو شێوەیەک لە هەموو گیانیانەدایی فەلاقیان هەبوو جار زنجیرکردنیان هەبوو هەڵواسینیان هەبوو ئێمە زنجیریان کردین دوای هەموو ئەو هەڵواسی نوشتانە زنجیریان کردین دەست و قاچیان زنجیر کردین و بەقەت دیوارەکە ڕایان گرتین لە ماوەی ئەو چەند شەو و چەند ڕۆژە لە ڕۆژی پێنجشەمە ئێوارەکەیەوە دوای تەعزیب هەتاوەکو شەوی چوارشەمە ئێمە دەستیان پێبەرز کردبووینەوە قاچیشمان زنجیر کرابوو و هەرچی تەعزیبیش بوو لە سەرمان بوو
ئەمە ئەوە سێ مانگ ماینەوە هەموو هەفتەیەک ئێمەیان براینە دەرەوە جارێک دوو جار سێ جار بە 5 سەعات بە 6 سەعات بە 3 سەعات تعزیبیانە کردینەوە ئەو فترەیەمان وا بردە سەر وە سژنەکەش تقریباً مجموعەیە خەڵک هات و ئەڕۆشت و ئەو کاتەش ئەیان بردن بۆ هەیە خاستە و لێشەوە بۆ هەیان بووی ئەعدام بوو هەیان بۆ هین بەڵام من و مامۆستا جەمال چاوەڕێی قسەی خۆمانیانە کرد لەبەرەوە شایەتمان لەسەر نەبوو بەڵام ئەگەر چاوەڕێی ئەوانە کرد اعتراف بکەین کە نەمان کرد ئەو بوو پاش 3 مانگ عەفوێکی عامی دەرکرد سەدام چۆ سەر حوکم و ئەحمەد حەسەن مەکری لابرد ئێمە ئازاد کراین بەڵام کە ئازاد کراین 50 بۆ 60 کەسە بووین ئەو 50 بۆ 60 کەسە هەمووی ئەندام یەکێتی نیشتمانی کوردستان بوو تەسەورەکەم برادێکی شوێعی لێ بوو سەیباقییان و سوورەیی ناو بوو لەگەڵ 2-3 کەسی ترا سەر بە لایەنە سیاسەکانی تر بوو ئینا هەمووی ئەندام یەکێتی و پێشمەرگە یەکێتی نیشتمانی کوردستان بوو و ئەوانەشی کە ڕەوانە ئەکران بۆ هەیە لە سانەوە پێنجی هەمووی سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان بوو لەو ساڵا کە براینە هەیەی خاصە تعزیبی زۆر قرس و خراپیان کردین چونکە ئەوانیان ویست بە گرتنی ئێمە و گرتنی مەجموعەیە خەڵکی تر ئەمری 350 کەسە بووە ئیسەش مەحزەر و شتەکەیان ماوە ئەمری 350 کەسە بۆ بیگرن بەڵام کە لە ئێمە هیچیان نەبەستەوە دەستیان بۆ خەڵکی تر نەبرد تعزیبەکەی ئەویان زۆر خراپ بوو هینی هەیەی تحقیق خاصە زۆر خراپ من وەکو نموزەج ئەگەر هەموو برادەرەکان ڕەنگە وەکو منیان لێکرابێت بەڵام من وەکو نموزەج یەکەم ڕۆژ لێرە کە بردمیانە ئەوێ سەعات 8 بەیانی گەیشتە هەیەی خاصە کە چوویتە ئەوێ هیچ شتێکیان لەبەرانە هێڵای بیجامەیە کراسێ شتێک نەبوایە قایشێ سەعاتێک مەسەل هەر شتێکە پێ بۆیان هێنێشت پارە هەمویان لێسەندی بە چاو ئەبەسرایەوە بۆ هەموو پشتوێنە زۆرەی کە هینی خەڵک بوو بە جامانە بە پشتوێن چاویان باشە بەست بردمانە بەردەم ئامری هەیەی خاصە ئامر لە دوایە زانیم کە ناوی مقدم عامر مۆسڵاویە بە عەرەبی وتی هذا من وتيان محمود رشيد وتي شلون بطل جايبين من سليمانية شوف ودوا قصوا شواربه من وابزاني وقت طبعا اولي قنجيتي مان بو ديال اجواء تصور يكرد ومعلوماتي امني صالي بيشوي امني سليماني شان ابو كمن زور شانازي بخوم وامانه واكمو اقرب لي اسمي علي بتاش الله هاورم يلا سالي اعترافك هاومان منيش اوان با ئەوەش ڕۆک تەعزیبەکانی تر بە باجی خەبات دامەنا اعتیادی بردمیان جەلادەکە تەسەورم نەکراوە بکات بەڵام موسیقی نایە سەر لای مەکینەیەکی سەر لای چەپم سمێڵی لای چەپ بوو تعترف لەو ئەگە شوار بک اعترافەکە یا لە سمێڵ بتاشم مەڵابی کێفەک ما عندي اعتراف ما عندي وما عندي اعتراف كل شيء معروف لا الاسميل يتاشم نقم اسميل تاشي يقلا يتاشي لدوايا بردمان اما انا بس بو اهانه كردن بو شكاندني نفسي كبردمان بو هالواسين لا هالواسين ودسيان بيكر هالواسين او رجع لا ساعات هشتا بو دي شو كرتشان ساعات كات بو دي شو من باهلواس راي مامو وهالواس راي شلون بو سوەندەی ئاو لەسەرت بوو بەڵام نێک قەترە ئاو بەر دەمە نەیەکەوت نانەویست ئاو بخۆیتەوە و تەعزیبیشیانە کردی هەرچی تەعزیب بوو و یەکەم جاریش کە بوتڵێکیان خسەش قاچم و دەستیشم لە پشتەوە بە کەلەبچە بەستیان و کردیان بە قولابیەکە بوتڵەکەیان لادا وەکو گۆشتێکی قەساب هەڵواسین بەڵام هەڵواسینێکی چۆن شۆرتێکم لە پیا بوو شۆرتەکەشانی نایە خوارەوە بەڕووتی خۆی ئینسان ڕوت بکرێتەوە لە حاڵەتێکی وە هەر خۆی تەعزیبەوە نەک تەعزیبەکانیت بەو شێوەیە تا 6 سەعاتدا من برادەرەکانم ماون مامۆستا محەممەد عیزەت بەڕەحمەت بێ لە کتێبەکەیە کاروانی بێ کۆتایی باسی کردووە و برادەری ترمان هەیە مەسەلەن کتێبیان نووسی وەشتیان نووسی و یا ئەوانەی
ئەو ڕۆژانەی ئەمڕۆیان دروست کرد لەو بەرنامانە قسەیان کردووە و من ئەتوانم بڵێم یەکەم جار خۆم لەسەر تەعزیبی خۆم قسە بکەم لەبەرەوە هەموو برادەرەکانم تەعزیب کراون هەموویان بێگومان هەر کەسێ ڕێکەوتی بێتە زیندانەکانی بەعەس بە دڕندانەترین شێوە تەعزیب کراوە یعنی ئەوە وەکو نموزەیەک باز دەکەم شەممە وازیان لێ هێنام هین ئەوە پیان شەمە بوو جمعە بردینیانەوە کە بردینیانەوە برادێرێکمان شێخ مستەفا هەیە خەڵکی ئاواییە برای شێخ جەعفەرە شێخ دلێریان لەگەڵا بردینە دەرەوە 6 ساعت تەعزیبیان کردین زۆر بەلامان و یاحتیاد من بەلام و یاحتیادی بوو ئەوش دیارە بەلای یاحتیادی بوو دوایی بردینیانەوە ژوورەوە یەکشەمە و دووشەمە و سێشەمە وازیان لێ هێنام ڕۆژی چوارشەممە بانیان کردمەوە کە بانیان کردمەوە چیان لێ کردم بردیان دەستیان لە پشتی سەرمەوە پایەیەگە بوو دەست پشتەوە بەری زۆر ئاسان بەس بێ بۆ پشتی سەرت و کە لە بچێکیشی پێوە دەست هەر ناچێ بۆ سەرت پاش 5 دقه هەموو گیانیان بە هین سەلب کردم بە حمودەکەوە پێم وایە لە 12 شوێن بەستمیان بە حمودەکەوە پاش 5 دقه هەموو سنگ و سەر و قۆڵم خەریک بوو لە بن بێت هەڵواسینەکەی یەکەم ڕۆژم زۆر پێ باشتر بوو لەوە ئەو شەوە بەیانی زوو بوو بەیانی چوارشەمە بوو شەوی پێنجشەمە نەیان کردمەوە ڕۆژی پێنجشەمەش نەیان کردمەوە شەوی جومعە سەعات 10 کردمیانەوە کە کردمیانەوە گۆشتێکی تەبعاً قۆڵی ڕاستم وەستا بوو قۆڵی ڕۆستم هەر وەستا ئەو 6 مانگەی لە هەیە بووم و تا دوایی لە ئەمنی عامە تا ماوەیەک هەر قۆڵم پەکی کەوت و لێ دکتۆریان هێنا قۆڵیان هێنامەوە جێگە نەختێ بەڵام کارێکیان پێکردم بە هەڵواسینە تر نازانم بڵێم چی بەوەش وازیان نەهێنا جومعە بردمیان بەڵام کە بردمیان سەیریان کرد پەکم کەوت بوو برادەرەکانم بە ڕەحمەت بێ شەید مەقدید دلێری شێخ مستەفا ئەمانە هینیانە کردم یانیان شێلام مەجموعەی برادەری تریشمان حسێن ڕەزا مامۆستا حسێنی ڕەحمەتی ئەوانە یان شێلام و یانە کردمەمانە بەڵام بۆ حاڵەشەوە بردمیان هەموو دوعایانە کرد کە وازم لێ بێن بردمیان بەڵام لێ بردمیان بە خەستەخانە چکە کارەبایەکیان هەبوو ئەیان بەس لە قاچ ڕاست و چەپ لە دەستیش لەم پەنجە لەو پەنجە کە کارەباکان لێ ئەدایت ئیترۆک و گیان کێشان و هەبوو بەوەش وازیان نەهێنا ئەجارە هاتن لە پەنجەیەکیان بەستیت یا لە پەنجەی قاچ بەڵام لە شوێنی خوارەوەیانە بەست لە زەکەری ئینسب پیاویانە بەست ئیتر ئەوە گیان کێشانێک بوو بۆ خۆی بەوە هەندێک خەریک بوون و ئەمانە من جوڵم نەما بوو پەکم کەوت بوو کە بردمیان بۆ خەستەخانە کابرای زابتی تحقیق وتیوە دوولی مستەشفە یموت وتی بێ من بۆ خەستەخانە ئەمرێت بردمیانە ئەوێ دکتۆرێک هات چاو بەسراوە بەو حاڵە چاو بەسرا بوو کە دکتۆرەکە هات وتی ئەمە چیتان لێ کردو بواتان لێ کردو جەلادەکان بڵێن چیتی وەڵا هیچمان لێ نەکردوتیان خۆیان من لەسەر هین شتێکیان وت وتی ئەمە بەسوەندە و تەعزیبی بەسی دەکەینەوەمان وتی ئەو تەعزیبی بەسی دەکەن وتی ئەوە وتی ئەو گەنجەڵەی پاڵەوانە ئەوە کوشتوتانە وتی ئەوە ئەمرێت دەبێت لە خەستەخانەش بێ وتیان وەڵا ناتوانین لە خەستەخانە بیهێڵینە لەوەرەوە تەحقیقی ماوە ئەوەم زۆر پێ ناخۆش بوو تەحقیقی ماوە یعنی تەعزیبی ماوە وەڵای تر بەوەشەوە ئەوەندێ دەرمان و شتی بۆ نووسیم و ئەمانە و بەڵام وتی ئەمە ئیشی چییە من مامۆستا بووم وتی ئەمە خاوەنی مەعرەزە لە سلێمانی نا من مامۆسایە وتی عەلاکولیەوە ئەمرێت و ئەشیبەنەوە بێت تەعزیب و شتی نەکەن بەس هێنامیانەوە بە هەمان شێوە کەوتنەوە تەعزیبکردنمان ئێمە 6 مانگماینەوە لە هەئیە خاسە برادەرەکانم ئەوەی هاتبێتە هەئیە خاسە ڕەنگە هەبێت تەعزیب کەم کرابێ بەڵام هەمان ئازاری چەشتووە چونکە ئەیان بردی بۆ سەر مەسەلەن چووی بۆ سەر ئاو دەست و ئەمانە 5 کەسیان بەسەر یەک ڕیز دەکردەوە بۆ ئای سەر دانەوانایە سەر بەرز نەکردایەت ئەم 5 کەسە تا ئەوی ترە هاتە دەرەوە بە یەکەم ئێو دەوێت دگل بە بەویدە دەرگاکە بە
ئەو نەیەتوانی دانیشی ئەوە باتە دەدەرەوە ئەمی تریش ئەروە بوو هەر پێنجەکەشی فەلاقە کرد دوایی کە هاتە دەرەوە بۆیە بچۆیە سەری دابنەوانایە لە بەردەم ژوورەکە لە ژوورەکەشات جار کە دەرگاکانە کردەوە یەکەیەکە بەسەر و چاو و هەموو دیانتە ئاهات فەلاقەیە کرد ئەجار ژوورەکان مەسەلەن ژوورێکی 3-4-5 کەس 59 کەسی تیا بووە کە نەتەتوانێ بخەویت ئەوە مەجموعەیەکی بە پێوە وایە بۆی مەجموعەیەکی بتوانێت بە چیچکانەوە دانیشێت ئەجار ئەسپێت بە شێوەیەک تێیدا بوون یعنی ڕیش هەمووی ڕیشیات بوو سەری هات بوو ئاوات بکردە لە دەموچاوز ئەسپێ هاتە خوارەوە بەڵێ کاک مەحموو ئەم یادەوەرێ ناخۆشانە دڵنیام لەوەی هەر ڕۆژێکی پێویستی بە بەرنامەیەکە هیوادارم جەنابتان لە کتێبێکە ئەمانە بە وردی بنووسنەوە بۆەوەی بۆ مێژووی کورد بمێنێت ئەگەر وەکو دوا قسە شتێکە ما بێت ئەگەر بتەوێت شتێک بە گەنجەکانی ئەمڕۆ بڵێ ئێمە کە گوێمان لەم چیرۆکەی تۆ بێ گوێمان لە مەسەر هاتانە ئەبێت بەڕاستی ڕەنگە گەنجی ئەمڕۆ نەتوانێت چۆنەڵێ بێنێتە بەرچاوی خۆی تەوەقوعی کات بەڵام پێویستیشە کە ئەمانە بۆ ئەم گەنجانە بگەڕینەوە بۆی پێیان بڵێن ئەم ڕۆژەی کە ئێمە پێگەیشتوین با هەوڵ و تێکۆشانی هەزارانی وەکو مامۆستا مەحموو گەیشتوین بەم ڕۆژە پەیامی تۆ چییە؟ بەڵێ وەڵای یەکەم من بیرەوەریەکانم لە کتێبێکا بەناوی کاروانی بێکۆتایی تەلیف کردووە کتێبەکە گەیشتۆتە زۆر شوێن بڵاوم کردوێتەوە مامۆستا مەحموود مەلا عیزت باماشیەوە کتێبێکی بەو شێوەیە طبع کردووە دکتۆر حەکیمێنە دەربەنی خان ئەو پیاوێکی تێکۆشەر بوو کتێبەکەی طبع کردووە و خەڵکی تریش زۆری لەسەر نووسیوە بەڵام پەیامی من ئەبێت چۆن بێ بۆ گەنجەکانی ئێمە گەنج بووین کە لە ماڵ گەنجێکە چووە دەرەوە باوکو دایکی دوعای خێریە کردو ئەپارڕایەوە تا ئێوارەیەتەوە بە ساغی بێتەوە چونکە بەسەر جادەکە شاب ڕۆیشتی تایە ئینزیڤاتی عەسکەری و ئەمن و ئەمانە تەعدایان لێ کردی یان شکانیت گەنج نەبوو لە سلێمانیە لە هیچ شارێکی کوردستانە بتوانێت بە حڕیەت بە ناو شارەکە بگەڕێت کراسێکی سپی لەبەر بۆ کراسەکە سپیە بۆین باخێکی ڕەش وایە بۆ وێنەخەکە ڕەشە کراسەکەی شین وایە بۆ کراسەکە شینە بیانویان پێگری دوایە ئێمە شارەکانمان دیاتەکانمان هەبوو بۆ جەهەنەم گەنج ئەسڵەن ژیانی نەبوو ئەسڵەن کە بووین زیندان خۆشتر بوو لەوەی لە ناو شارەکانە بژیت ئەوەش زیندانەکانیان بوو ئێمە بە هەزاران زیندانی ئەندامی یەکێتی نیشتەمانی کوردستان و بەشێک لە حیزبەکانی تریش هەموو لە زیندانە یعدام کراون لە ژێر تەعزیبا مردوون من لە بەرچاوی خۆم لە بەردەستی خۆمە لای تەحقیقی خاصە پیاوی 80 ساڵم دیوە مامڕۆستەم خەڵکی هەولێر بوو لە ژێر تەعزیبا مرد دەیان کەس و سەدان کەسیوە لە ژێر تەعزیبا مردوون عەبدوڵای ئایشەیە کوڕێکی تێکۆشەر کوڕێکی ئازای خەڵکی سلێمانی کە خەڵکی گەڕێکی خەبات لە ئەمنی سلێمانی بە شەیەک تا بەیانی لە ژێر تەعزیبا بەیانی مرد مامۆستا محەڕەم محەممەد ئەمین ڕۆحیان شاد بێ پیاوێکی وا مەسەلەن لە ئەمنی سلێمانیا لە ژێر تەعزیبا مرد بە سەدان ئاوە لە ژێر تەعزیبا مردوون بەڵێ مامۆستا مەحموود زۆر سوپاس بەڕاستی ئەم یادەوەریانە بڵێن کاتی زیاتر ئەوێ بەڵام کاتی بەرنامەکە ئێمە هەر ئەوە نەبوو زۆر سوپاس کە لەگەڵمانە بوویت بەڵێ بەڕێزان بەشێکی تر لە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیوەندی بوو کە لەگەڵ هێز و لایەنەکانی ناوخۆی عێراق و وڵاتانی دەوروبەر و هێز و کەسایەتە جیهانەکان هەیبوو بێگومان جەنابی مام جەلال پەیوەندیەکی بەرفراوانی لەگەڵ کەسایەتی جیهانەکانە هەبوو پێکەوە نامەیەکی سەرۆک مام جەلال ئەبینین بۆ نێلسن مەندێلا لە یەکێتی نیشتیمانی کوردستان مام جەلال
13 نیسانی 1999 سلەیمانی بۆ نێلسۆن ماندێلا سەرۆکی کۆماری ئەفریقای باشوور پریتۆریا ئەفریقای باشوور بەڕێز سەرۆک ماندێلا بە شانازیەوە سوپاسی نامەی پێزانینی گەرمتان دەکەین بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و خەڵکی کوردەوە سوپاسی پشتگیری گەورەتان دەکەم بۆ تێکۆشانمان لە مافی مرۆڤ و ناسنامەی نەتەوەکەمان بۆ دەیان ساڵ خەڵکی کورد ئازاریان چەشتووە لەژێر دەستی دەسەڵاتدارانی ناوچەکە کە سوور بوون لە ڕێگریکردن لە پێدانی سادەترین ئازادیەکاندا و هەروەها کۆمەڵێک بەرپرسی نێودەوڵەتی بەشدار بوون لە جێگیرکردن سوود و قازاجی خۆیان لە ناوچەکەدا لەسەر حسابی کورد. دانیشتوانی ئەفریقای باشووریش مێژوویەکی هاوبەشیان هەیە لە چەوسانەوە و ترس، بەڵام بەهۆی بەڕێوەبردنی لێزانانە و بەهێزی جەنابتانەوە لە تاریکیەوە هاتوونەتە دەرەوە و پڕن لە هیوایەتی شکدار. من سەرکەوتن و بەدەستهێنانەکانی تۆ وەک ڕێنیشاندان و پێشەنگی دەبینم و دڵنیام کە خەڵکی کوردیش تامی شیرینی ئازادی دەچێژن لە کاتێکدا کە بەرەو ئارامیەکی سیاسی شیاو دەڕۆیت لە ژیانتدا دڵنیا بە کە کاریگەریت لەسەر وڵاتەکەت و دنیا پێوانە نەکراوە. دڵسۆزت جەلال تاڵەبانی. جارتر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. یەکێکی تر لە تێکۆشەرە دیرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەر لە تەمەنی مێربناڵیەوە دەستی کردووە بە خەباتی ڕێخستن و دواتر یەکێکی تر بووە لەو کەسانەی کە لە کاری پێشمەرگایەتیە لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستانە کاری کردووە و لە زۆربەی زۆری سەنگەرەکانی بەرگریا بووە. ئەوش بەڕێز کاک مستەفا چاوڕەشە، بێگومان ناوێت کە لای ئێوە ناسراوە. کاک مستەفا فەرماندەی هێزەکانی حافتا و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. کاک مستەفام کاتێ باش. زۆر سوپاس. ئێمە با لەم کتێبانەوە دەست پێ بکەین. کاک مستەفا بێگومان بیرەوەرەکانی خۆی لە سێ کتێبە چاپ کردووە، یادەوەریەکان لەگەڵ لە پێناو یەکێتیدا و یەکێکی تر لە کتێبەکانی تریشی ئەدگارەکانی وێنەکانی شاخ. من پێم خۆشە بە باسێکی بە کورتی باسێکی ئەمانە بکەین و دواتر ئەچینە ناو بابەتەکەمانەوە. خزمەتە یەکێک ئەگەر بە کورتی باس بکە با لەم کتێبانەوە دەست پێ بکەین. ئەدگاری وێنەکانی شاخ. ئەدگاری وێنەکانی شاخ جارێ پێش مشتێ من لەم مناسبە پیرۆزە بە بۆنەی 45 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان گەرمترین پیرۆزبایی
لە کەسوکاری شەیدەکانەکەمەوانەی کە لەو ڕێبازە و لەو پێناوای گیانی خۆیان بەخت کرد سڵاو نێرم بۆ هەموو خەڵکە تێکۆشەرەکانی یەکێتی بۆ کەسوکاریان بۆ هەموو خەڵکی کوردستان کە بە بیریان یەنموانێ کە ئیمڕۆ کە 45 ساڵ تێپەڕەکە بەسەر حیزبێک کە تەمەنی خۆی لە پێناوی خەڵکی کوردستانە تەرخان کرد بێجگە لە ئەم شەهیدانی کە لە شەڕی داعشا داومانە 1800 شەهید بە کورد هەمووی ئێمە پێشتر 18,000 شەهیدمان ناوە دژی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن ئەمە میخۆی لە خۆیان مێژوویەک اینجا من بێمە سەر ئەوە لێرەوە دیارە سڵاوە نێرم بۆ هەموو ئەوانی کە بەشدار بوون نەگە خۆش ئەوانی شەرنیێوانی کە شەیبوانی کە میلەتەکەمان خەڵکی لادیەکان خەڵکی دیهاتەکان خەڵکی ئەوانی کە لە چوونە زیندانەوانێ جانی خۆیان بکرد بە هوتافی کەم ژیان و کەڵژیان ئەمە مێژوویەکێتی و فەرموو اینجا لەسەر ئەدگاری کتێبەکەی کە پرسیاری لێکردم من شتێکی وجدانی بوو خۆم چۆنەڵی ئەرشیفێکی بچووکم هەبوو بیرم کردەوە من ئەم وێنانە هەمووی هەریەکەی مێژوویەکە لە دروستبوونی کە ئێستا باسی 45 ساڵەکەین ڕسمی 45 ساڵ پێش ئێسایتیایە پێشتریشی تایە من لەم ڕۆژانە لە کوردستانی نوێ سیانزەی مانگ دوانزەی ئەم 54 ساڵ تێپەڕەکە بەسەر بریناربوونم لە شەڕی هەندرێنە کە 54 ساڵ مێژوویە کە ڕەنگە خەڵەکەی سار بە خەیاڵ و وەگەر تەماشایکی ئەوەم بڵاو کردەوە اینجا ئەوە بەشێک لەوە ڕسمیتیایە کە هی ئەو سەردەمانەشە هی بەڵەشی ئەیلو لە خۆمە ئێمە باز کە باسەکەین باسی خەباتی میلەتێکەکەین هەروە نێر باسی خۆمان و ئازایەتی خۆمان بکەین ئەو ڕسمانە وتم بە باسی خۆم نییە ڕەنگە باسی دێڕێکی باسی خۆمیتیانە بێ بەڵام من نووسیم باسی تۆشایەت حاڵێکی هێشتا ڕسمەکان ئەگەر پیشان نادرێت ڕسمی هەکاری هێشتا کاکوێنێتەوە لەسەر سێسوچەکەی وێن شەیدا زادە هورامیە کاگعلی عەسکەریە مستەفا چاوڕەشە مامە خولەیە چێە جا ڕسمێکی تر ئەوە نێوزەنگە ڕسمێکی تر ئەوە قەرەداخە ڕسمێکی تر ئەوە هەرێمەکانە هەموو ڕسمەکان باسی شخصەکانم کردو زۆربەی لەو ڕسمانە کە وێنەکانی هاتووە هەمویان شەهیدن زۆربەی شەهیدە باسی هەندێک ڕسمی تایە ڕەنگە لە شەڕی ناوخۆی خۆمانە کوژرابێ کە پیا و سەدەمێک گێچێتی بووە ینی ئینسان لەبەرەوە هەمووی پێی ناخۆشە و ئەوە ویستم وەکو وەفایەک بۆ ئەوە ئەو مێژۆون نەبێ ئەوە تقریبن چاپی سێهەمە کردومە لەبەری خەڵک و دۆست و برادر پێیان جوانە ینی لە باتی بچێ کتێبێ بخوێنێت و خوێن مەژۆ کاوا خوێنێتەوە اینجا ئەم ڕۆژەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی یادەوەرەکانیش هەر بە هەمان شێوە لەو کاتۆ دەست پێکەوە بزانم کە جەنابوو لە ناو حیزبی شوعیە وەکو کادرێکی حیزبی شوعی هەم لە بەغا چالاکی هەبووەوە دواتریش جا هەمووی تایەتی کتێبی نازم گزاری تایە لە لاپەڕە 624 باسی شەکانی منەکە لە بەغاچی بۆی لەگەڵ خەباتە من یادەوەریەکان تەنها ڕاستە ژیانی خۆمە من لە 56 نووسیمە کە بەبیرم هاتووە کە ئەو کاتە مناڵ بووم کە سوکارەکەم شوعی بوون لەو بنەماڵەیە گەورە بووم ئەمانە نووسیمە قۆناغ بە قۆناغی شۆڕشی ئەیلولم باز کردەوە 65 کە چوومەتەرەوە بووم بە پێشمەرگای سا پێشتر باسم کرد کە من لە شەڕی کوڕک بەشداریم کردو ساڵی 1965 بۆ گرتنی گەلی عەلیبەگ دوایەوە 66 لە شەڕی هەندرێنە کە ئەو شەڕە بناوبانگەی کە کورد باسیەکە لەوێ لەگەڵ کۆمەڵی شەهیدی تر ئەوانە شەهید بوون 9 کەسمامەیەکێ بووم لە برینارەکان ئێستا گوێچکەم ئەوە هەر نابیسیە بەشتر بە تۆ مدوتن لەم لامۆی دانیشە لەبەرەوە لەبەر ئەوە مێژووی ئەوە اینجا ئەوە کە دەستم پێ کردووە خە بە هەمووی نووسیوە بۆ قۆناغانی کە تێپەڕکۆ غەدرم لە خۆم کردووە لە ڕووداوەکانم نەکردو باسی هەموو شەڕەکانی ناوخۆیتیایە باسی خەباتی حیزبی شوعیتیایە ئەمە کەرەستێکی باشە بێ بۆ ژنووسەکان ئەوە چاپی پێنجەمە ئەگەر تەماشایکە هەندێک نامی جەنابی مام جەلالی تایە لە ئەم ساڵە 2020 چاپی پێنجەم کاک مستەفا کتێبێکی تری هەیە تۆ یەکێکی لەو کەسانەی کە هەوێنی یەکریزی و تەبایی ناو یەکێتی بووی بەداخەوە لە ماوەی ڕابردووە ڕەنگە لە ناو یەکێتیە جۆرە لە دابەشکاری هەبوو بەڵام تۆ یەکێک بووی لەو سەرکردانەی هەمیشە هەوڵتەیە یەکێتی ناو یەکێتی بپارێزیت وڵای ساژەر بۆ بێگومان ئەو قسانە بکەم بێگومان ئەمش یەکێکی ترە لە کتێبەکانی کاک مستەفا بەڵێ لە پێناوی یەکێتیدا ئەمە
لەو کاتەوەی کە شت زۆرە بەڵام لە 92 کە بووم بە یەکەم پارێزگاری کەرکووک من بووم ساڵی 92 لەوێ ئیت لەو کاتەوە هەر جاری شتێکم نووسیوە لە 92 هەمووی بیرم کردەوە ئەم شتانە بۆ مێژووە ون نەبێ هەمووی لە زۆربەی لە کوردستانی نوێ بڵاوکرا و کردم بە شتێک نووسراوەتەوە هەر شتە کە بیخوێنێتەوە مێژووی خۆی هەیە ئەوەش وەکو شتێک بۆ ئەرشیو بمێنێتەوانە بۆ مێژووی میلەتەکەمان و مێژووی یەکێتیە و ئەوە هەمووی وەقایعانی تەماشایکی ئەو ڕۆژگارە و بێکێتەوە بیر کە تۆ شتێک لە 92 نووسی یا لە 94 نووسی ئێستا نییە خەباتیش ئیمڕۆ نییە بەبەرەوە شتانە هەموو شتەکان گۆڕانی بەسەر هاتووە. کاک مستەفا ئێمە پێشتر لەگەڵ کاک مەحموود باسی ئەو خەباتەمان کرد کە لە ناو شارە ڕێخستەکان ئەنجامیاندا و باسی ئەو پاڵاوانانەمان کرد کە لە زیندانەکانی بەعسا خۆڕاگر بوون و بەداخەوە سەدان شەهیدمان هەیە لە ناو زیندانەکانە کە بەرگیانە کرد. کاک مەحموود باسی چەند نمونەیەکی کرد. پێم خۆشە جەنەبە باسێکی شاخمان بۆ بکەیت، باسی هێزی پێشمەرگەمان بۆ بکەیت. ڕەنگە ئێستا ئەم جارێکتریش ئێڵێمەوە ئێمە جیلێکمان هەبێت ئەنی تەوقعی ئەوە ناکە کە ئێوە چۆن شۆڕشتان کردووە و چۆن لە شاخ بەرەنگاری دڕندەترین حکومەتی بوونەتەوە لەو سەردەمە. وەڵام من لێرەوە دیارە پرسیارەکەی جەنابی حەقی خۆیەتی چکڵێ نان بۆ نانەوە گۆش بۆ قەساب بەڵێ لێرە شەوە سڵاومەی بۆ کاک مەحموود یەکێکە لە تێکۆشەرەکانی یەشێتی یەکێکە لە قارەمانەکانی زیندان وەکو هەموو ئەو زیندانانەی کە چوونە سەرپەتی سێدارە سوپە بڵێ ئەوە بە معجیزە ڕزگاریان بۆ ڕزگاری بوو لە قارەمانی خۆی و لە ئازایەتی خۆی ئەگەر لەبەرەوە ئەوی شووەوانی تریش کە چوونە یان گیانیان بەخت کرد سڵاو بۆ هەمویان. من لێرە دیارە وەکو باسم کرد باسی پێشمەرگایەتیەکرێ منەتوانم باسی ئەم شۆڕشە و 45 ساڵە بکەم ئینا لە ڕابردووە باسکەم ئەوش مێژوویەکە من لە شۆڕشەی لولی شاهر سەلق بووم بەشداری شەڕەکانی گەری و مەراغا لە 74 کە شەڕ گەرم بوو لە کوردستانە حکومەتی بەعزۆک و ئێستا و کۆمە و کاتانی تر کە یوسف پلاماری کوردستان بە لە من لێوە زایری برامبەر بۆم یەکەم یەک شتەیە بۆ مێژوو ژەمەوی بڵێم دووسێش لە تاریخی ئەمەی کە دووەلیەن محەڕەمەیە و مەمنوعە بەر ئایلێکی سێ چوار کەسی کۆتۆ فسفۆرێکم جار بەر ئێمەکە و کە دووەلیەن محەڕەمەیە منطقەیەکی محەڕەمەیە لە زەهر خواردن کە ئەمە ژەر شتێکە کە دووەلیەن مەمنوع ئەو زەهر و ئەوانە بۆ شتی من ئەوەش بەر ئێمە کەوت دایکم شەید بوو کاک بێستونی مەلا عومەر کەسەری ئەیمەلا ئەمانە هەمووی لە بیرەوەرەکان زۆر بە جوانی باسم کردو اینجا لەبەرەوە ئەمە مێژوەکە اینجا من ئەگەڕێمەوە بۆ ئەو کاتی باسی پێشمەرگایەتی من کاغەزێکی دکتۆر فواد مەعسوومی تایە و کاتە ئێمە کە دوای نەکسەی شۆڕشی لول هەرێکەمان کەوتی ناومێت بووین هەرێکەمان کەوتی نووسچکو من ساڵێک لە سەر دەژمامەوە دوایی بەهۆی ئەوەی زاید بەر فسفۆر کەوت بوو وەزەکەی بنیان نرد کردیانم بە مڕافقی بۆ هۆڵندە لەو 50 کەسە بووین کە چوینەوە کە شۆڕشی یەکێتی دەستی پێکردەوە خۆشم کۆنە شوێعی و ئەفکارم مارکسی و مام جەلال ڕەحمەتی لێبێ لەگەڵ کاک عادلمرادەویش ڕەحمەتی لێبێ هاتن بۆ هۆڵندە کۆبوونەوە ئەو کاتە هەموو لەوێ بووین 50 کورد بووین هەمومان ئیتیجاهی سیاسی بۆ قیادەی موقەتە بوو برادەرانی پارتی بوون ئێمە وار کەسا ئیویست خۆی ئێمە لەگەڵ کۆمەڵە ڕەفیقا لەوێ مام جەلالوان کۆبوونیان پێکردین من چۆن لێ ڕابردووم هەبوو حەزمەکە بێمەوانێ کۆنفرانسێک گیرا لە بەرلین لە فرانکفۆرت عەفوەن دکتۆر فوادات باسیەوەی کرد شۆڕژ دەسی پێکردوێتەوە دکتۆرمان نییە برینارەکانمان کۆمەڵی قسەی بۆ کردین وتم من یەکەم دەستم بەرز کردوانێ کۆمەڵی خەڵکیشی لێ بوو دکتۆر بوونەوە ناوی خۆیان من وتم وەڵام من نێمەوانێ ئەچموانێ بۆ بەشداریجا لە 1970 من کاتمەوە لەسەر مسەلسەکە هێشتا کەسمان نهاتوینێتەوە یەکمان گرتەوە جەنابی مام جەلال شەید عەلی عەسکەری هەموو حسێنی بابە شێخ ئەو ڕەفیقانی کە لەوێ بوون مەسەلەن کاک ڕەسوڵ مامەد مولازم عومەر کاک هەموو حاجی برایم قادر عەزیز زۆر دلێری سەیمەجی ئازاد هەورامی زۆری سا ڕەنگە ناوەکانی نەیە کە لەوێ تر بوردە و داهاتین چاوەڕێمان کرد بۆ پێشمەرگایەتی تقریبا 15-20 لەسەر ئەو مسەلسەماینەوە بۆی هەندێک وەزوەی چەک بێنین بۆ خەبات و بەشداری لە شۆڕشە بە کۆڵ وڵاخمان هێنە بە کۆڵ بارە چەکمان هێنایەوانە 20 ڕۆژ ڕێگە بە پێوە بووین
دەبی لە سەرەوە کاگنەوشیوان مەسوولی ڕەتڵەکەی و کاگنوشوانی ژێوە بوو ینی ئێستا من پێم خۆشە بینەرەکەمان دیقەتی ئەم قسانەی کاک مستەفا بن ئەوان سەردەمانێک ئەوروپا و خۆشی ئەوروپایان بەجێ هێشتووە بۆ ئەوەی بێنەوە لە چیاکانی کوردستانە شۆڕش بکەن یعنی بەو شێوازش کە باسی ئەکات کە تەنانەت چەکیان نەبووە و هەموو ئەو برادرانە بەیەکەوە بە کۆڵ شتەکانتان هێناوەتەوە بۆ کوردستان جا منەوە کە ئەو چەکانە هات کە گەیشت منطقی شەمدینان لە ناو تورکیا بە ڕۆژ لە ترسی جەندرمەی تورک زستان بوو مانگی 11 بوو ئەچینە دەرەوە ئەچینە دەرەوە بۆی ناودیەکانمان بەجێ ئێژ لەسەر ئەو بە فرومەفرەک ئاگرێکمانە کردەوە کاتین و چاوەڕی چەکمانەکە ڕۆژ شەوێکی یامەتیان چەک هات لۆریەک بوو ژێرەوەی چەک بوو هەمووی فەردە ئاردی لەسەر بۆ لۆریەکە چەقی بووت بڕۆ فەردە ئالا بەرەو بە کۆڵ و بێن و بەرەو تورێک نەزانێ و ئیتر هێمانەوەنەوە کە کەوتینە ڕێگا ئێمە لە ڕەتڵەکەی جەنابی کاگنەوشیروان بووین ڕەحمەتی لێبێ ئەو مەسئولینەکەمان بۆیتە هاتینەوە تامانجا هەر کاتین لە ڕێگایت قۆناغ بە قۆناغ تقریبن بە هاتینە منطقەی شنۆ و خانە و لاجان و سەردەشت و هاتینەوە منطقەی نێو زەنگوانە لە هەر شوێنێ بە مەفرەزەیەکە گەشتین سێ کلاشکۆ بۆ ئەم و ئاربیجیەک بۆ بەو شێوەیەم شۆڕش بوانێ خۆن ئەیتر هاتینەوە تەشکیلاتی مەفرەزەکان کرا لە دەی چنیان دەورمانگیرا ئێوارەیەکیان شەوێکیان اینجا ئەو کاتە کاگنەوشیروان مەسئولی بوو هەموو هەڕەفیقانە بە یەکەوە بووین تەشکیلاتی مەفرەزەکان کرا هەمومان بووین بە مەفرەزەخوا من یەک کلاشکۆفم پێ بوو کوڕێک بۆ ئازاتی ناوبوو یا و مێ خۆشم دەمانچەیەکم پێ بوو ئازادەکەش لە نەکەی چنیانە گیرا و عیدامیان کرد ینی چەک نەبوو ینی ئەو مەفرزانەی کە دروست بوون و جەماعەت دوای ڕۆیشتن بۆ هەکاریوانە بەهیمە دە کەسمان کرد بە 20مان کرد بەسی لە شارباژێر بنەوە کاتە ئەمر هەرێمی شارباژێر بووم وزار ئەمر هەرێم نەبووم یعنی یار مەفرزە بووم دوایی بە قۆناغ کە کاگەحمە فەتحوڵڵا و ئەوانە کە شەیدکان لە شەڕی دڕی تە من مامجلالوان ئەمرێکیان دەرکرد بوو لێنەکە شاتیایەتی ئەوێەوە تۆ سەرپەشتی ئەبێ تا و کاتێک خولەکە شکۆڵە گەڕێتەوە کاکشی علی و کاتە کە چوو بوو لە هەکاری ژیرا بوو ئامر هەرێمی شارباژێر بوو بە ڕسمی ئەگەر ئامر هەرێمەکە کۆمەڵە بواە جێگرەکەی بزوتنەوە بوو ئەو کاتە ئەحمە فتبڵا بوو ئەوانی ژەموو شەهید بوون من ئەنجا لەبەرەوە ئێمە ئیشمان کرد مەفرەزە هەنگاو بەنگاو لەگەڵ خەڵکە لەگەڵ مەفرەزەی بچوو کچمانە کرد بۆ ناو شار گەیشتینە ئەوەی کە لەسەر پێ خۆمان ڕاگرین و مام جەلالوانیش دیارە دوای کاتنەوە لە نێوزەنگ و قیادەی لە قەندیل مستەفا ئەمە وەکو ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و وەکو کۆکردنەوەی چەک و تەقەمەنی بۆ ئەم شۆڕشە نوێ من پێم خۆشە ینی چەند یادەوریەکمە بۆ بگەڕیتەوە لەو شەڕانی کە کردوتانە پێشمەرگە دەیان داستانی تۆمار کردو ئەو داستانانە بەڕاستی ئەگەر جارێکی تریشێڵێمەوە ڕەنگە باسکردنی بۆ ئەمڕۆ تۆزی قرس بێ باوەڕ پێکردنیان لەبەرەوەی ینی هێزێکی کەمی پێشمەرگە بە چەک و تەقەمەنیەکی کەم بەرامبەر بە ڕژێمێکی گەورە و ڕژێمێکی دڕندا بتوانێت بوەستێت بمێنێتەوە بەڵێ وەڵا دیارە کە من باسی شەڕ و پێشمەرگایەتیەکەم تەنها من ئەو لەو محیطەی کە ئیشم تیا کردو باسیکەم کە باسی یادەوەریەکان و ڕسمەکانەکەم خۆ ئەو بەشەی کە من دیوماینا لە دەشتی هەولێر لە گەرمیان لە بادینان لە هەورامان هەر کەسە قۆناغی ڕەنگە من باسی ئەو مەجالم کردو اینجا لەبەرەوە شەڕیش هەر کەسە لەو مەجاالەی خۆیان گڵێتی ئەوانەی کە تۆوەکو دوای لێرە پێشمەرگێتیان جار مەسەلەن و شەڕانە بچوو بۆ ئیسپاتی وجود بوو ئێمە نەمانەتوانی شەڕی و حکومەتە بکەین بەو هێزە بچووکەوەی لە بیدایەتەوە شتی بچووکمانە کرد مەسە هاتین ناو شارەوە لە مەفرەزەیەک شەوێک دوو تەقەمانە کرد و عسکەرێک و یان پۆلیسیەکیان شتێک ئەوە قۆناغی یەکەمی بوو دوایی من دوای شەی سیروان تاڵەبانی ساڵی 1970 من پەڕیمەوە لە بەری لای ئەم وەزارەتی پێشمەرگە لەمەی لای پردەکەی قلیاسان کە مامجەلالوە و کاگنەوشیروانەوە بڕیانەدارک ملازم عومەر کە من بم بە ئامر هەرێمی قەرەداغ دوای منەوە کاتە ئامر هەرێمی شارباژێر بووم کە چوومە قەرەداغ دیارە قەرەداغیش ئەو هێزە بوو کاکسیروان شەید کرابوو بە دەستی جاشەکان لەوێ بە هیمەتی ئەو هەڕەفیقانەی کە لەوێ بوون هەموو ئەوانەی کە توانیمان دەیان چالاکی گەورە بکەین میساب بۆت بازەکەم ئەوانەی کە لێ بوون کاک ڕۆستەم بوو کاک شێجعفەر بوو کاک عەدنانی حەمەیمی نەبوو شەید ئازاد هەورامی بوو کادیرەکان مامۆستا برایم و خەڵکی تر زۆر بوون لەوانە ئەمانەی کە لێ بوون لاوری ئەحمەمەجی بوو
لە قەرداغ جا ئێمە یەکێ لە شەڕە گەورەکان کە تۆ باسی شەڕ لێکردم ڕۆژێکیانی مە لە دێ لێژە بووین کاتێکم زانی قەرەباڵغەیەک حرەسەکە بانگی کردم وتیەوە قەرباڵغەیەک لە دەربەنی باسەڕەوەیەن کە چوومە سەرشینەکە بە دووربین تەماشام کەوردە و دەنزیک بوونەوە ترەوە احتیاتی خۆت حازەکەی نەگەمە دوژمن بێ مامە ڕیشە بوو هزار ڕەحمەتی لێ بێ 12 ڕووسی ڕفانە بوو هێنابوونی هێنای بۆ لای ئێمە اینجایەکە لەو شەڕانەی خلاصە و دەکاری زۆرە ئەم لاولای ڕیشە ماچ کرد و دەستخۆشیم لێ کرد و ئەوان ڕۆیشتنەوە ئەمە ڕۆیشتین پاش ڕۆژێک ئێمە بۆ ئەوی کە ئەمانە بگەینینە سەرکردایەتی بۆی دەنگ باتەوە کە کورد لە شۆڕشایە و ئەمانە کەچنەوە باسی یەکەن بۆ ئەوە نەبوو کەمە دژی ڕۆز بینیان دژی هەر ئینسانێک بین هەتا وەڵی 100 دینارم نات بایی فامین لە و دەرفی شتی ژێرەوەیان بۆ بکڕن لەبەروی بە عەرەقەوانە مانگی هەشتا گەرم و عەرەقیان کردوەوە بوتیم بڵێ بڵێن خزمەتیان کرد بۆ ڕۆژی دوایی تر دوو حیوانم بۆ کڕی بوون خزمەتیان بکەم بۆی تا بە قۆناغیان گەینمە سەرکردایەتی دیارە دەوڵمان گیرە ئیتر حکومت بە دوایە بوو هەموو ڕێیەکمان لێ ژیرا بوو بە حکومت و جومی بۆ کردین لە قەرەداغ لە دەی هەشتی 1970 تا ئێوارە ئێمە دەورمانگیرا بە هالیکۆپتەر و بە عەسکەر و بۆوانە شەڕمان کرد ئەوانەی کە لێ بن 8 شەهید و 16 برینارمانە 8 دۆرە حسابکە هێزەکەی خۆشێر دووەنگەیە یەکێ لەو شەڕە گەورانە بوو حکومەت دەیویست ئێمە دوان دە ڕووسیەکانیش برینار بوون ئێمە نەمانیش تا ئێوارەژ ئەو حکومەتە بەو هەموو هێز و جەبەروتەی خۆیەوە بێت ئینیکا شەو کۆبوونەوەیەکمان کرد نەمانێژ لەو شەڕەکە حکومەتمان لێ نزیک بێتەوانە بەڵام لە دەستڕێژی یەکەمان 6 کەسمان شەید بوو یەکەم شەید گۆران کە سەر دەستەکەی خۆم بوو ئەحمەی حارێز هین ئەسعەدی خەڵکی دێوانە بوو شەیدەکان ئەوانەیەک دکتۆر عەلی خەڵکی جافەران بوو هیوای ئەسعەی نووری ڕەباتی ئەمانە هەمویان شەهید بوون و لەو لاشووە حکومت لە دەربەنی خان و جوبی بۆ کرد بووین هیوای حەمەفەرجی فەتاح و شەید بەختیاری باخ و ئانا دووچەند ئامر کرد و جێگری کەتەکە شەید بوو بوون ئێمە لەو هینا ینی تەسلیمان نەکردن شەو کۆبوونەوەیەکمان کرد ئێمە ئەمانە چی لێ بکەین 16 برینار نەس چەکمان هەیە نە فیشکمان لای خۆمانەیە خۆ مەخزەنمان هەیە کاگڕۆستەم و شێخ جعفەریش برینار بوو وتیان کۆبوونەیەکمان کە وتیان چیان لێ بکەین وەڵا وتمان هەر من وتم بەریان نادەین دوایی بیرم کردەوانی باشی مە بەریانە دوو بەیانیش دەورمان گیراوە ئەی حکومەتیش هجوومان بۆ بکاتەوانی سوێنی دوانی تری شەید بەڵێن خەتای تۆ بوو نەتێژ با بە ئەمانە وەڵام منی چوومە سەر قسەی هەواڵەکان و لەبەرەی چوار دەورمان هەموو گیرا و بەتانیەکیان نا بەسەرمە بەلایەتی قەڵەمە بچووکانە بوو کاغزێک نووسی بۆ سەفارەتی سۆڤێتی بەڕێ سەفارەتی سۆڤێتی وتم ئێمە نەمانزانی و ئەمانە ڕووسین رووسیا دۆستی میلەتی کوردە و هیوادارین تەناشتی داوا لە ئێوەکەین چەک بە عێراق مەفرۆشین داواکە ئێمە لەو عەقڵێتی ئەو سامانەوە کاتە ئەوە بوو نردمان و نردم 12 کەریان لە دەی خاویەوە حاجی ڕەشیە بوو مختار بوو بۆیان نان و تەسلیمان ئێوارە زانیمان کە حکومەت تەمانە ڕۆیشتن و تەسلیمان کردو نەتەوانە اینجا جێشەکە ئینسیحابی کرێ ڕۆژی دواریش تا ئێوارە دۆڵێک کابین هەموو برینار خۆ دەزانین کە بریان بوو تینوێتی نەمانەتوانین قەترەی ئای بینێ جا ئەو شەوش تا بەیانی هەموو شەیدەکانمان ناوە بە کۆڵمانە بەلەشی خوێنایەوە بۆ دووە ڕۆژی جژن بۆ خەڵەوەی زانی ئیبادە بووین ئەمە یەکێکە لەو سەروەریانە کە ئێستاژ مێژوو تاریخ هەمووی باسیەکە شەڕێکی زۆر بووە بێگومان شەڕەکان زۆرن من ئەمە بە دەرفەتە زانم پێم خۆشە کاک مستەفا باسێکی ئێستای هێزی پێشبەرگە بکەین بەس بە کورتی ئاچەنەوە بەرنمەیەکی باشی ئەوێت ئێمە کە دروشبی ئەم ساڵیادی دامەزراندنی یەکێتی نوێبوونەوەیە لە ناو هێزی پێشبەرگی کوردستانە ئەتانوێت چۆن نوێبوونەوە بە ئەنجام بگێنن بەڵێ وەڵا دیارە هێزی پێشمەرگە و هێزەیە کە هەموو خۆمان هەموو میلەتەکەمان شانازی پێکوای سپاچیشی کردووە گەر هێزی پێشمەرگە نەبووە حکومەتی سەدامیش ناڕوخا و هەموو ئەو قوربانیانەیە کە سەرتاسەری کوردستان بەبێ هەر یەکێتی نا هەموو لایەنە سیاسەکانە کەسە بەقەدەر حاڵی خۆی ناکرێمە هەموو شتێ پاوانکەین بڵین هەر خۆمان بووین خەڵکی تیش بەقەدەر حاڵی خۆی کەم زۆرین جا چی زۆری بەرەکەوێ ئەوە تاریخ خۆی شاهیدە و میلەتەکەش خۆی شاهیدە بۆ ناکە بین مزایدە بکەین من چیم کردو ئەویتر چی کردو سۆشیالیست شەڕی کردووە سا کە باسی فلان و فلانەکەی هەموو حیزبەکان بەشی خۆیان کرد حیزبی شیوعی کردوێتی ئەمە بەشێشێتی بەشەکەی تری هێزی پێشمەرگە قوربانی و ماندووبوونی من کە باسی وتم لە بیدایەتەوە
هزار شەهیدمان ناوە خۆ بەگاڵتە نەدراوە ئەمەی لە قوربانی لە شەڕە لە ژووری عیدامە لەوە دراوە ئێستا ئەبێت چی بکەین توانیمان لەگەڵ ئەو هەموو زەخت و زۆر و ئەنفال و چیمیاوی ئەمانە لەسەر سنوورەکان خۆمان گرتەوە کوردستان مامەدەستەوە نەما ئیلا مەفرەزەکان نەبێت کە ئاهاتنەوانە پارتیزانەکان بەڵام تەسلیمی سەدام نەبووین بە هوشیاری و سەرکردایەتی ئەو کاتەوە دەوری مامجەلال توانیمان ڕاپەڕینیش بکەین بە هاوکاری بەرەی کوردستان بەڵام بەرەی کوردستانی کۆڵەکەیەکی ئەساسی بوو کە خەڵکی کوردستانمان هەموو دڵخۆش کرد جا من قسەکەم بۆ ئەوەیە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو کاتەی کە یەکریزی میلەتی کورد چەند یەکریزی هەمیشە ئێمە دەستکەوتەکەمان ئەپارێزێت و ئەتوانین دەستکەوتی بێنێ ئەوە چەند بە قوت بی چەند دار و دنیات هەبێت تۆگەر میلەتەکە لەناو خۆتا کێشەی هەبێ ناتوانانی ئاواتەکان بەدەستبین جا لەبەرەوە من لێرە ڕۆمەکەمە دەمی هەموو ئەولایەنانە هەموو حیزبەکان هەوڵ بین بچینەوە سەر سکەی ئەو ڕێبازەی کە یەکریزی میلەتی کورد لە هەموو ئەساسێکەوەیە کە زەڕورە بینی ئێمە بینی پارتی بینی شوعی بینی لایەنەکان واز لەم منافسات و فەیسبوک و شەڕجنیەوە بێنین من دیارە لە ڕابردووە ئەلەمە زۆر کرا و هیچ پەرێ نەچێنەوە ئێستا زیارە حەزیەکەم ئەمە لەسەر چی ئەڵێ خەڵک ئێمە تەماشای پەرلەمانی دەورەی یەکەمکە هەموو لەگەڵ هەموو مەخلافات و مەشاکل و چی بەڵام خەڵکەکان دانیشتن حرمەتی ساوای لێ هاتووە من کەسیش عاجز نەبێت لە هەردوو لە پارتی لە یەکێتی ڕۆکەمە دەمی هەمووی هیوادارم واز لەو ململانیە چۆنەڵی وەزع بێنن کە خەڵک دڵی پێی تەنگە بێ ئەم ئێمە پەرلەمان بۆ دانانی تەشریعە بۆ نانانی قانونە بۆ دانانی ئەوەیە بۆ ئەوە نییە کە ئەگەر تۆ شتێکە کرد ئەوی تر دژی بێ ئەم تماشای ئەم وەزعەکە کە ئێستا لە فەیسبوک و لە تەلەڤیزیۆنەکان و ئەم شتانە هەیە میلەتەکەمان ئەوەی تر ناومێت کردووە لەبەرەوە من داوا لە هەموو لایەنە سیاسیەکە بەتایەتی داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکەکان کاک مەسعود هەموو یەکەم دابنیشین بابەت چارەسەری وەزع بکەن مەعاشتان نییە بێن بە خەڵک هاوارمان لێ هەستاوە عێراق بە هەموو توانایەوە ئەو عێراقە بەخوا فەرقی چوتونیە لەگەڵ ڕژێمەکانی پێشوە بە هەموویەوە هەموو چایان بڕیوەتە کوردستان چۆن وێرانی کەن ئەینە لە تاریخی دنیا بووە خەڵکی ئەبینسان لە تاریخی دنیا بۆ ڕێی جمهورەکەی خۆت بێ پەرلەمانی 62 پەرلەمانە دەبێ محافظ و نازانم چیت هەبێ چەند وەزیرە دەبێ بەڵام لەگەڵ جێشەکەیە بەرامبەرێک وەستین جێش عێراق بێت تویان نێتۆمانە ئەمە لە تاریخی میلەتەکانی لە تاریخی هەموو شۆڕشی دنیاە جا لەبەرەوە ئێمە بێ یەکگرتووی میلەتی کورد یەکریزی خۆمان واز لە زۆر شت بێنین تکا ئەەکەم ئەمە بەچی بەدی هەردوو قیادە پارتی دانیشن ئەمە عیبێتیان نییە غەڵەتمان کردووە چاکمان کردووە هەردوو لا کردومانە شتی باشمان کردو هەردوو لا کردومانە شتی هەر کەسەش بەشی خۆی خەڵک چاویە بینێ خەڵک شوێنیە تۆمان شاکە ئێساوەمان لاتوە خۆمان بێمێت کردو حرمەتمان نەماوە ئەنوا خەڵک دروست بۆ ئێستا هاتوۆتە سەر حازری جنێوە پێدا جا لەبەرەوە تکا ئەەکەم ئەمە چارەنووسی میلەتەیە با تووشی نەکسە نەبین چکە دوایی کاڵک بە ئەژنۆ شتێنین من کەم قسانە کەم ڕەنگە خەڵک ئێستا هەندێکی گاڵتەی بە بڵێن ئەمە چی ئەم قسانەکەی کە باکە من ئازاری خۆمە ئازاری کەس و کارمە ئازاری شەهیدەکانی میلەتەکەمە هەموو ئەوانەی شەهید بوون براو کە سوکاری منن هەموو ئەوانەی کە کەمەندان بوون براو کە سوکاری من بێجگە لینەکانی خۆم من ئەکرەمی پورم چۆ سەرپەتی سێدارە 40 ساڵ پێش ئێستا یەکێتیش نەبوو ئیمانی بە یەکێتیش نەبوو لەسەر یەکێتی مردانە چۆ سەرپەتی سێدارە هەزاران شەهید قەزیەک بوو هەمومان پێناوی میلەتە بەرەوە هەموو کەسی ئازاری هەیە ژن و مناڵم ساڵونی و لە ئەمنی ئامەی بەغابوون کوڕەکەم بەربوو کوردی نازانی لەگەڵ ژنە عەرەبا بوو ساڵەوە چوو دو ساڵنیاتە دەرەوە ئەمە کە باسی خۆمەکەم ئەمە خەڵکی کوردستان بۆ نمونە باسی یەکەم جا لەبەرەوە کەس عاجز نەبێ جا من کە باسی یەکریزی یەکەم باسی تەباییەکەم وڵای حەزمەکە زیاتر لەبەرەوە هاتم ئەو قسانەی کە لێرە ئەم بۆ خەڵکی چەند دقیقە مامانە بە دڵی خۆ فەرموو پەیامی خۆ بگەنە پەیامی من ئەوەیە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم پشت و پەنابین بۆ ئەم وەزعی کە هەیە واز ئەو گەنجانە واتێ نەگەن ئەمە ئیمڕۆکە ئێستا و قسانەکەن هاتوونەتە سەر حازری ئاگایان لە مێژووی خەباتی نەیەکێتی نەمیلەتەکەمان هەیە تێبگەن مێژوو بخوێنەوانێ پەلە نەکەن
بەم فەیسبوک و شتانە مناڵ و وردکە خەڵک فێر بۆ چاوی خەڵک دەرێنە واز لەو شتانە بێنن هەردوو قیادەی سیاسی کورد لەگەڵ لایەنەکانی تر بە ئیسلامیەکانیشەوە دابنیشین بەرامبەر بە عێراق بەرنامەمان چییە بەرامبەر داهاتووی ئەم وەزعی کە ئەگوزەرێ لە دەورمان نازانی چارنووس چیە بێ نازانی وەزعی عێراق چی بەسەریە ئەمە تشکیلی حکومت کراوە ئێستا نازانین چی بۆ میلەتی ئێمە جێبەجێەکەن ئێمە ئەگەر بە یەکگرتوویی ئەگەر یەکڕیز نەبین ئەگەر هەموو تەبا نەبین بەرامبەر بە عێراق و بەرامبەر هەموو نارەکانی خەڵکی کوردستان دوایی ئەو کاتە بەخوا کوردستانیشمان لە دەرەچێڵین ئەنجین کاڵانی کەس براوە نابێت لە براوە نییە لە شەڕ براوە ئەگەر شەڕی ناوخۆ دوژمنایەت یەکتر تەجروبەمان هەبوو هەموو ئێمە هەمووشمان ڕەنگە متام کرابین بە شتانە بەشداریمان کردو من لە پێناوی یەکێتیا قەت ڕۆژ پێشەوتومە سەنگەرەکەم بگری سەنگەرەکە دەگرم پێشەوەی بمبژێکشم دوایی ئەمدانی ئەوانەشمان هەموو کرد لەسەر دەستی جەنابی گەورەی مام جەلال و کاک مەسعودا ئیتفاقی واشنتۆن کرا دەبای دەستی پێ گرنجایەکی ئیتفاقی تمان پێ بکەن خەڵک پێوێتە بینمانەوە لەبەرەوە واز بێن تکا ئەەکەم خەڵکی کوردستان برادەرەکان مەسئولەکان پەرلەمانەکان هەموو لایەک هەوڵ بین کە ئەم وەزعە تێپەڕێنین بە خۆشەویستیمان بۆ شەیدەکانمان بۆ گەورەی هەموو شەیدانی کوردستان یەک پرسیارێک لێرا دروستە بێ کاک مستەفا تێکۆشەرێکە فەرماندەی هێزی پێشمەرگەیە و ئەندامی سەرکردایەتیە ینی تۆ داوالێکی ئەەکەی مەسەڵەن خەڵکە بێ داوا لە تۆکە چاکە من لای خۆمەم قسانێکی یەکەم خۆ خەڵی گوێی لێمە ئێستا سەرکردایەتەکەی 120 کەسمانەی گوێی لێمە دانەنیشن لە فەیسبوک وانە قسەی هەندێک قسە بکەن کە شیاو نییە بۆ ئێستای میلەتەکەمان ئەم داوای من لە پارتیشە گەنجەکانیان هەندێک دانیشتون بە کەیفی خۆیان ڕەش و سپی ئەوانە واز دەبێن داواکەم من ئەندامێکم ئەمە دڵی منە من مەسئولی هێزی هەفتام هێزی پێشمەرگە هەمووی ئەمر لە من وەرەگرێ من نابێ غەڵەتێ بکەم تووشی شتێکی بکەم کە من لەم بینی پێشوە کێشەی زیینۆی وەرتێ بوو هەموو هەوڵمان داوە بە هەموو چۆنی بێ نێڵین بگاتە ئەوەی چۆن لای بگاتە مریشکە ڕەشە بگاتە ئەوەی کە خوا نەخواسە فیشەکێ بتەقەیە هەوڵ بین کە ئەم کێشەیە لە بینی خۆمانە بە عاقلانە چارەسەکەین ئەگەر شتێکی ئەگەر زەرورە لێگەڕین بە عاقلان دابنیشنە دوین بەڵام کە تۆ قیادەکە هەردووچی دانانیشێ ئەوە 6 مانگە کۆنگرێتەوە بۆ نابێ دانیشین بە یەکەوە کێشەکان هەموو چارەسەرکەین اینجا لەبەرەوە من داواکەم بە هیمەتی هەموو لایەگە بە ئەو هەواڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە معنین بە ئیشەکە زیاتر ئەو هەواڵانە دابنیشن بەرنامەیەکی باش دابنین ئەوانیش بێنە مەیدان ینی واتێ نەگەن کەس براوەنیە لە شەڕا کەس براوەنیە بۆ ناتەبایی خەڵکی کوردستان دوژمنەکان ئیسیفادی لەکەن بێ هەوڵمان بەو ڕۆحێتەوە بێن واتێ نەگەن ئەمە فڵان فڵیق هەمومان کردومانە چاکمان کردووە خراپمان کردووە غەڵەتمان کردووە چی ئەڵی ناوی ئەنی دانیشتەکەی چکە لێرە ئێستا ئەوەی کە وەزای کە ئێستا بۆ بزانن لە بەغا وەزەمان چون ئێستا وەزیرێکی ناوێتێ بە دوای دوو وەزیری ترە ئەگەڕین و ئەبێ و نابێت جاران ئێمە شش وەزیرمانە بوو سەنگ و ئەو کاتی مام جەلالیش لە بەغا بوو سەنگ و وەزنی کورد لە قۆناغیش ترا بوو سیستانی گو مام جەلال سەمامی ئەمانە بۆ عێراق بالفعل تا ئەی جوابوو نەمەشاکلە بووی ئەوە تا ئێستا ئەمە شەڕی داعش بکەین شەڕی حەشدی شعبی بکەین شەڕی هەمووانە بکەین کە چاویان بڕیوەتە کوردستان ئەبێ خۆمانی بۆ ئامادەکەین خۆ ئامادەکردنیش بە یەک ئەگەر تو میلەتەکە سەرکەوتنی هەموو میلەتان لە یەکبوونەکەیەتی جا لەبەرەوە من بەفرستم زانیم قسانە بکەم و من زۆر تەلەڤیزیۆن داوام لێکە ڕەنگە خۆیان ئێستا گویان لێبێ ئەوە ڕوودا ئەوە NRT نازانم چیە بۆم ئەڵێم وەڵی کاکە نایکەم عێراقی بە خۆمەوەیە بۆیە هاتم زیاتر بۆ ئەمەی ئێوەش کەم 45 ساڵەی دامەزانی یەکێتیە کە خۆم بیا بوو مزانم چ قوربانی چێداوە زانم کوڕی خەڵکمان بە کوشداوە ئەبێ بینە سا خزمەتی کەین لەبەرەوە بۆ ئەو مێژوە هاتم ئەینە بەخۆ تااقەتیوانم نەماوە لەم تەمەنا من 4 کۆنگرەژیراوە قەت احتیاج نەبووم ئەوە بۆ اینجا لەبەرەوە تکا ئەەکەم هەمومان بینە مەیدان بۆ چارەسەری وەزع زۆ سپاس کاک مستەفا زۆ سپاس بەڵێ بە ڕێزان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەکەمان تا بە یەگەیشتنەوە بە یەک دەگەینەوە خوات ئەن لەگەڵ